وشەی گەنج خۆی لە گەنجینەوە هاتووە کەواتە گەنجان خۆیان گەنجینەی کۆمەڵگان و گۆڕانکاری گەورە دروستەکەن لە کۆمەڵگایە ئەگەر بێت و باس لە پەروەردە بکەین پەروەردە بریتیە لە پەروەردەکردن و بنیادنانی کەسێتی لە هەموو کۆمەڵگایەکی دیاریکراودا و هەموو قۆناغەکانی ژیان ئەگرێتەوە بە ئامانجێکی دیاریکرا بۆ بنیادنانی کەسێکی تەندروست لە زەمانەکەی خۆیدا ئێمە کاتێک ئەڵین زەمەنی خۆی کەواتە ئێمە گەنج ئەبێ بەپی پێوەر و سەردەمی ئێستا پەروەردە بکەین ئەم دوو بابەتە ئەم دوو هاوکێشەیە گەنج و پەروەردە لە دوو خاڵی بنەڕەتیە کورتەکەمەوە یەکەمیان قەناعەتە ئێمە بێ قەناعەت بە عەقڵیەتی گەنج بکەین گەنج بیر لە چی ئەکاتەوە بیرکردنەوەکانی چۆنە و ئەوێت چی بەدەست بێنێت کەواتە پێویستە ئێمە لە کۆمەڵگایە بیر لەو شتە بکەینەوە کە گەنج بیری لێکاتەوە بۆی بتوانێتوانە و تاقەکانی خۆی سەرفکە دووەم خاڵیان هۆشیاریە تا چەندێک کۆمەڵگا هۆشیارە لەوەی گەنج چۆن ئەتوانێت ئامانجەکانی بەدەست بێنێ ئایا ئەو میتۆدانی کە بەکاری ئەهێنێت کۆمەڵگا هۆشیارە لەوە یاخۆ دەبێتە ڕێگری پێڵێ ئەمە بۆ تۆ گونجاو نیە نابێت لەم شێوەیە ئەمە بەکاربێنینە ئەو کاتە گەنج ڕێگری و بەس دروستە بێت لە بەردەمیان ناتوانێت بە ئامانجەکانی خۆی بکات لەبەرەوە پێویستە کۆمەڵگا هۆشیاری و قەناعەتی بۆ دروست بێت سەبارەت بە بیرکردنەوە و ئامانجەکانی گەنج ئەو سێکتەرانەی کە کاریگەریان هەیە لەسەر پەروەردەکردنی گەنج بێگومان یەکەم سێکتەر خێزانە ئێمە هەمووان لە خێزانەوە سەرچاوە ئاگرین کەواتە پێویستە خێزان هۆشیاری تەواوی هەبێ لە پەروەردەکردنی مناڵ هەتاکو و ئەگاتە قۆناغی زانکۆ و دوای زانکۆش خۆمان نەزانین کە قۆناغی گەنجی لە 15 بۆ 24 ساڵیەوە دەست پێەکە دواتر اینە سەر قوتابخانە لە دایانگەوە دەورە بینێت هەتاکو ئەگاتە هەموو قۆناغەکانی خوێندن و تەواویەکەن دواتر شتێکی تر هەیە لە کۆمەڵگەی ئێمە کە زۆر کتوپڕ هاتوۆتە ناومانەوە سۆشیال میدیایە ئێمە تا چەندێک ئەتوانین بەکاری بێنین تا چەندێک گەنج ئەتوانێت لە ڕێگەی سۆشیال میدیا و خۆی بنیاد بنین بۆیە لە دوای ئەمانە کە هەمووی کاریگەریان هەیە و ژیان ئاڵۆزە هەموو شتەکان قورسایی خۆیان هەیە گەنج تۆزێک تووشی سەر لێ شێواو ئەبێت بۆیە پێویستی بەوە ئەبێت بێت بازنەکانی ژیانی خۆی دیاری بکات ئێمە دوو بازنەمان هەیە لە ژیانە بازنە یەکەم ئەوەیە کە من هەموو شتەکان ئەخەمە تۆمەت بۆ کەسانی چواردەورم ئەو خێزانە ئەو قوتابخانەیە و کۆمەڵگایەوە سیاسەتە ئەوە نەبوونی ئیشە مەهەژاریە هەر یەکێک لەمانە ئەمە بازنەیەکە من بۆ خۆمم دروست کردەوە و گەنجێک کەواتە ئەم بازنەیەمان هەیە لەگەڵ بازنەیە کە خۆم سنتەرم لەو باخچێ لەناو ئەو بازنەیانە من سنتەرم چۆن هەر شتێک بێت سەبەکەی گەڕێنەوە بۆ خۆم ڕێگیری ئەو شتم کردو خۆم نمتوانیوە یعنی ئەم شادەیە بەدەست بێنم خۆم نمتوانیوە ئەم کارە بکەم کە گەڕاندمەوە بۆ ئەوە گەنج ئەتوانێت بناغەیەکی تۆکمەتر بۆ خۆی دابنێت چکە متمانەی بەخۆی ئەبێت گەنج لە سەردەمی ئێستاە متمانەی لاوازەیەکەم متمانی بەجەستەی نییە هەمووی ڕوەکاتە جوانکاری لەبەر ئەو باوەڕی بەوەی نییە کە خۆی چۆنە یەکەم شت بۆ ئەوی گەنج خۆی بنیاد بنێ پێویستە باوەڕی بەخۆی هەبێت و خۆی خۆش بوێت وەک خۆی قبولکە دووەم یەکێک لەو بازنانەی ژیان بۆ خۆی اختیارکە کە باشترینیان ئەو بازنەیە کە خۆی سنتەرە هەموو شتێک لە خۆمەوە دەست پێەکە هەموو شتێکیش خۆمم کە بڕیارەیەم ئەمەوێت چی بکەم ئەمە یەکەم بازنە دووەمیان پێویستە متمانە بەخۆبوونی زیابێت لە ڕێگەی چیەوە خوێندنەوە وەکو ئەوە وایە ئێمە تۆیەک بچێنین ئەگەر گڵمان نەبێ ئەگەر ئاوی نین بەرهەمێکی جوانمان پێ نابەخشێ و گوڵی جوانیشمان نایەتێ و بەرهەمی جوانیشی نابێ گەنجیش بە هەمان شێوەیە کەواتە بۆ بنیادنانی خۆی پێویستی بە خوێندنەوەیە پێویستی بە سیمینارە پێویستی بە خولە ئەگەر بێت و ئەمانەش نەتوانێ بکا بۆ نمونە بڵێ پارە نییە سارە نییە یاخود ڕێگریم هەیە ئەتوان ئێمە لە ڕێگەی ئۆنلاینەوە بەبێ بەرامبەر ئەم خولانە وەربگرین یاخود هەر کەسێک ئاوە کە لەبارەی ژیانی گەنجانەوە قسە ئەکا بەدواداچوونی بۆ بکەین ئێمە لەکوێ خەلەلێکمان هەیەوە بنیادی ئێمە نەگەیشتە بۆ پێوەرەی کە خۆم پێویستمە کە خۆم ئەمەوێت بۆ ئەوەی بتوانم ژیانێکی باش بۆ خۆم فراهەم بکەم دواتر بێ پلانمان هەبێت گەنج پێویستە بۆ بنیادنانی خۆی پلانی هەبێ بۆ ژیانی ئیترەوە لە پلانی ڕۆژانەوە دەست پێکا بۆ هەفتانە مانگانە ساڵانە ئامانجێکی دیاریکراوە بۆ خۆیدا ئەنێ و کاری لەسەرەکە بەس پێویستە ئامانجا واقعی بێت و بتواندرێ بەدی بهێندرێ نەکوو لە خەیاڵی خۆمانە ئامانجێکماندا نابێت کە توانای بەدیهێنانیمان نەبێت کاتێکی دیاریکراوی بۆ دابنین کە سەقفێکی زەمەنی دیاریکراو بێت بۆ بەجێهێنانی ئەو ئامانجە چکە کە کاتماندا نەنا وردە ژیانمان هەمووی تێ ئەپەڕای هێشتا ئامانجەکەشمان بەدی نەهێناوە ئەو کێشانەی کە لە وڵاتی ئێمە ڕوبەڕووی گەنجە بێتەوە
یەکەمیان بێکاری و نەبوونی پیشەیە. ینی ئەو گەنجە پێویستی بەوەیە یەکێک دەستی بگرێت بۆ ئەوی هەلی کاری بۆ بڕەخسێ. دووەمیان هەژارەیەکێکی ترە لەسەر چاوەکان. جاری وایە گەنجەکەش خۆی ئیگەڕێنێتەوە بۆ ئەوە کە من هەژار نەبوومایە ئێستا بۆ پێوەرا بووم بۆی هەر لە سەرەتایە باسم کرد پێویستە بازنەکە ئەو بازنەی بکە خۆی سنتەرە. با من هەژار بم، با من نەتوانم بەس دوجار ئەتوانم هەموو ئامانجەکانم بەدی بێنم، ئەتوانم یعنی خوێندنەکەم تەواوکەم چەند کەسی ئاوامان هەیە و پێش گەیشتووە. کەواتە یەکێکی تر لەوەیە کە ئەم گەنجە کاتێک کە سەیرەکات لە قۆناغەکانی خوێندنە ئەگەر بێت و خوێندن تەواوکە ناتوانێت هیچ بکات. یعنی یەکسەر ناتوانێت تا ئین بێ، یەکسەر ناتوانێت ئیشێکی دەستکەوێت. ئەمە شتێکی ترە لەو کێشانە کە ڕوبەڕووی گەنج دەبێتەوە ناتوانێت خۆی بنیاد بنێ و وزەکانی کە لە ناخیاتی کە وزەی شاراوان بتەقێتەوە. یەکێکی تریان سۆشیال میدیایە کە ئەیانەوێت لە ڕێگەی سۆشیال میدیاوە بە خێرایی پێ بگەن، لە پڕێکا سەرکەوتوو بن هەموو شتێکیشیان دەستکەوێت. ئەمە ڕێگەیەکی ڕاست نییە، چکە هەر سەرکەوتنێک لە کتوب پڕا دەستە بکەوێت چێژی نابێت. پێویستە تۆ بەرکەوتت هەبێ، شکستە هەبێ، کەوتنە هەبێ، هەستانەوەت هەبێ بۆ ئەوی بتوانی لەسەر پێخۆت بوەستی و چێژ لەو سەرکەوتنەوە بگری کە بەدەستهێناوە. کەواتە سۆشیال میدیا ڕۆڵی سەرەکی ئەبینێت لەوەی کە گەنجی ئێمە وزەکانیان ون بووە ناتوانن بیدۆزنەوە. بۆچی؟ چکە ئەیانەوێت لە ڕێگای شتێکی زۆر بێبەها و بچووکەوە سەرکەوتنێکی گەورە بەدەست بێنن. ئەگەر بین بەراوردێک بکەین لە نێوان خوێندنگەی حکومی و خوێندنگەی ناحکومی، لە ئێستای خۆشبەختانە خوێندنگە حکومیەکانیش بواری ئەویان ڕەخساندووە کە لە ڕێگەی چالاکیەوە ئەو ڕۆڵە بدەن بە مناڵەکان. دوجار ئەگەڕێتەوە بۆ سەر ئەو مامۆستایە، ینی ئەو کەسێک کە ئەو مناڵە پەروەردەکات لە خێزانەوە بۆ قوتابخانە بۆ زانکۆ چەندێک ڕۆڵی ئەیاتێ، چەندێک ئەتوانێت حەز و خولیا شاراوەکانی بدۆزێتەوە. بەداخەوە لە وڵاتی ئێمەیە کاتێک کە ئێمە گەنجێک پۆلی 12 تەواوەکات و دەرەجە ئەهێنێت بەجددی لەسەر حەز و خولیای خۆی کۆلێژ هەڵنابژێرێت. ئەمێکێکە لە هۆکارە هەرە سەرەکیەکان ئەگەر نەشی گەڕێنینەوە بۆ زانکۆی حکومی یاخود ناحکومی. چکە من بە حەزی خۆم نەچوومەتە ئەم شوێنە، کەواتە ناتوانم داهێنەر بم، ناتوانم خولیاکانی خۆم بدۆزمەوە، ناتوان توانەکانی خۆم بدۆزمەوە. بۆی لێرە من بەر لە هەموو حیزبێک و هەموو سیاسەتێک و هەموو ئەو شتانی کە لە کۆمەڵگەی کوردیە هەیە ئەیگەڕێنمەوە بۆ ئەوی کە دایک و باوکان هۆشیاری ئەوەیان هەبێت مناڵەکانیان بە خواستی خۆیان حەز و خولیاکانیان دیاری بکەن. کاتێک کە من حەزێکم هەیە و کپ ئەکرێت ناتوانم داهێنانی تیا بکەم. لە ڕێگەی خوێندنەوە گەنج زۆر ئەتوانێت پەرە بەخۆی بات. بەجددی کاتێک مرۆڤ ئەخوێنێتەوە تی ئەگات لەو ژیانە ئەزانێت لە ڕێگەی ینی هەموو کێشەیەک چارەسەرێکی هەیە. کەواتە هەموو بربەستێکیش لەم کۆمەڵگایان ڕێگە چارەیەکی هەیە. کاتێک گەنج ئەبێت بە گەنجێکی هۆشیار، گەنجێکی خوێنەر تی ئەگات لەو شتانە ئەو کاتە ڕێگەیەک ئەدۆزێتەوە بۆ ڕزگاربوونی و ئەشتوانێت هەروەکو هەر گەنجێکی تر لە وڵاتێکی ترا لەسەر پێی خۆی بوەستی ئەوەش بکە کە خۆی ئەیەوێت و چەندین گەنجی تریش بە هاوکاری خۆیەوە بخاتە سەر ئەو پرۆسێ و سەر ئەو کارە. و لە ئێستا خۆشبەختانە زۆر گەنجیشمان هەیە، بە تایبەتی لە ئافرەتانە زۆر گەنجمان هەیە لە ئیشێکی بچووکی دەستی و دەستی پێکردووە، بەڵام ئێستا بۆتە کەسێکی گەورە. کەسی ترمان هەیە لە لادەیە پەروەردە بووە وایە، بەڵام ئێستا پیجی هەیە، ئێستا بڕاندی هەیە، خۆ شتێکی بچووکۆ لە دروستکردنی سەجووقێکەوە دەستی پێکردووە. کەواتە مادام کێشە هەبێت چارەسەریش هەیە. پێویستە گەنجان بە شوێن ڕێگە چارێک گونجاوا بگەڕێن بۆ ئەوی لەم دۆخە بێنە دەرەوە بەبێ ئەوەی تۆمەتەکە بخەینە سەر کەسانی ترکە لە دەورمانەوە، خەتای پەروەردەیە، خەتای خێزانە، خەتای دایکە، خەتای باوکە، مامۆستایە، هەر کەسێکە هەمووی کاریگەری هەیە لە چواردەوری تۆ، بەڵام دوجار دەرچێک هەیە بۆ ڕزگار بوون. پەروەردە تەبعاً ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لە بنیانانی کۆمەڵگایەکی پێشکەوتووە. ئێمە بێت لە باخچەوە لە دایانگەوە وا پەروەردەیان بکەین کە ئەوان بتوانن ڕاو بۆچوونی خۆیان دەرببڕن. گەنجمان هەیە لە زانکۆی تاسە ناتوانێت ڕای خۆی دەرببڕێت. کەواتە کە گەنجێک گەیشتە ئەم قۆناغە کە قۆناغی زانکۆیە بە بیستی خۆشی کۆلێژەکەی هەڵنەبژاردووە، ئەمە ئەبێت خێزان هۆشیار بکرێتەوە. یەکەم کار کە ئەکرێت پێویستە خێزانەکانمان هۆشیار بکەینەوە، ئیتر لە ڕێگەی راپۆرتەوەیە، سیمینارەوەیە، خولەوەیە، میدیاکانە، سۆشیال میدیا بەمان شێوە، ئەو ئەپانێک کە ئێستا بە تایبەتی گەنجان و خێزان بەکاری ئەهێنێت، ئەتوانین ڤیدیۆی کورد ڕێلی بچووک دەربارەی ئەو هۆشیارکردنەوەانە بڵاو بکەینەوە. بەڵام کاتی پێویستە تاکو ئێمە نەتیجەی ئەم شتە ئەبینین، چکە لە ئێستاە بەجددی هەمووی پەکی کەوتووە، پێویستی بە دووبارە هەستانەوە هەیە. بەڵام دوجاریش گۆڕانکاری لە یەک کەسەوە دەست پێکات. تۆ کە گەنجێکی لە کولیەکە وەرگیراویت، کولیەکە بە حەز و خولیای خۆت نییە، کەواتە وەرەوە بۆ ناو بازنەکەی خۆت.
تۆ پێویستە ئەو پێوەرە کۆمەڵایەتیانە کە لە خێزانە هەیە کە لە کۆمەڵگەیە هەیە کە لەو شوێنە هەیە کە توی لێ ئەژیت قبوڵیکەی کاتێک گەنج ئەمانەی قبول کرد کە بە حەزی خۆشی نەبێتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ و پەرە بە خۆی باوداهێنانیشی تیا بکات کەواتە ڕۆڵێکی گەورەش ئەگەڕێتەوە سەر خۆیان کە گەنج تا چەندێک ئەتوانێت ئەو شتە قبول کە کە لە چوار دەوریەتی لە ڕێگەی ئەوە ئەبێ کە ئێمە لە ڕێگەی سوۆشیال میدیاکانمانەوە ئەگەر کەسەکان بە تەمەن بن لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکانەوە یعنی ئێمە لە بری ئەوەی هەواڵێکی نێگەتیڤی ناخۆشی بەردەوام ئەمانە بڵاوکەینەوە ئەتوانین بەرنامەی پەروەردەییمان زۆر بێ ئێمە بەجددی کەسی پەروەردەییمان زۆرە لەوە چه قسەکانی ئەوان کاریگەرێکی گەورە دروست بکات کاتێک کە پێناسەی پەروەردەم کرد لە سەرەتای وتم لە زەمەنی ئێستایە دایک و باوک لە زەمەنی خۆیان ئەژیت بۆیە حەزەکە گەنجەکەش وەک خۆی بە پێی پێوەرەکانی زەمەنی ئەو بیر بکاتەوە کەواتە ئێمە بێ قەناعەت و هۆشیاری یەکەم جار لە خێزانە دروست بکەین کاتێک کە ئەومان دروست کرد وردە پەرە ئەسێنێت بۆ نەوەکانی داهاتوو کێشەکە چارەسەرە بێت